سوپاسی ئامادەبوونی ئەو خەڵکە تێکۆشەرە دەکەین کە ئەو خەڵکەی کە ماندووە لە ڕێوڕسمی هەم هێنانەوەی تەرمی کاقادر و هەم بە خاکسپاردنی سوپاسیان دەکەین. دیارە قادر ئیسماعیل ماماغا لە شارۆچکەی سەرچاوە لەدایک بووە، لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژەی بە خەباتی خۆی داوە. هەر لە سەرەتاوە چەکی شەرەفی خستۆتە سەرشان و لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە خەبات بووە، کەم تەرخەمی نەکردووە لە ئەرکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە کاتی دروستبوونی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئۆرگانەکانی هەر لە کۆمیتەوە دیارە قادر ئیسماعیل قادر چەوسا ناسرا بە قادر چەوساوە لە ڕیزەکانی لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕخسنەکان بەردەوامی هەبوو ئیشی کردووە. لە ڕاستیدا لە سەرەتای ساتە وەختی نەخۆشکەوتنی باوکمەوە هەتاوەکەی ئێستا ئەوانەی کە پەیوەندیان بە ئێوەمەوە کردووە و هاوخەمی خۆیان دەربڕیوە زۆر سپاسان دەکەین. لە ناخەوە بەڕاستی قەرزاری هەمووتانین کە دیارە باوکم کەسێکی خۆشەویست بوو، ئێوەش هەمووتان کە باوکمان خۆشویستوە. بۆ مەبەستا دووبارە دەستخۆشتانە دەکەم و ئینشاءالله خوای گەورە باوکی ئەزیزمان و واروەها مردووی هەمومان بە بەهەشتی بەرینی خۆی شاد بکات.